کات گەرمای پاشنیوەڕۆیەکی درەنگ شوێن قەتپاڵ و نزیک گردۆڵکە و کاشە بەردەکانی ئەوێ ساڵ و مانگ و ڕۆژ و سەعاتەکان لە چاوەڕوانیدا کپوو بێدەنگ هاوار و هەناسەی ماڵە بێنەواکان و کۆیلە و زنجیر لە دەستەکانی ئومەیەی کوڕی خەڵەف دەشتی ئاسمانی دڵتەنگ کردووە مانگ لە پەنجەرەی چاوی ئەو پیاوانەوە شکۆفەی کرد دەرگای ئاسمینی دڵ لەسەر پشتە و لە چاوەڕوانیدا حەوشەی ماڵی مهاجیرەکان عەتر ڕێژ کراوە و بەرەو ئاسۆی یەسرب هەر شەوێک پۆلێک نەورەس دەپەڕنەوە گەڵای درەختەکانی سەفەر بۆنی مەحەبەتیان گرتووە و بەرچەنە و ئاوی کۆڵی چڵە نێرگزەکانی بیابان بووە بە نەغمەی دڵخۆشی تامی ژیان بەو پێخاوسیەوە لە هەرچی جوانی هەیە پڕ نەشئەتر و جوانترە لەوێ لە هەر سەر کۆڵانێک خەنجەرێک چەقێدراوە و ڕێگە دەگرن چەتەیی دەکەن سەرزلەکانی دارن نەدووە خەریکە شەق بەرن و دەستیان بە گەردنیانەوە دڵیان پڕ بۆ لە خوێن و گویانیان بە بێڕۆحە لە تاوان پڕبوون لە ئاگر بەبێ ئەژنۆ لە پەڕاوێزی خەبەرەکاندا بێخەبەرمان دەنگی شەلاقی تەعزیب دێ لەوێ بە کۆڵانەکانی مەکەدا پەت کراوەتە ملی 2 مانگ و بەدەست مناڵی جەلادەکانەوە ڕادەکێشرێن هاواریان دەگات بە عەرشی خودا بیلال و سوهەیب لە تینوی ئەو گەرمایەدا یەخسیرن ئێستا درەنگانی شەوەکانی ئەوێ تافگەی چاوەکان پڕن لە ئەسرین و برین دەستەکان لە سەنای لێقادا گەوهەری وشەکانی سینەیان دەگەێنن بە حزور لەوێ تامی دیدار و گەیشتن دەکەن و جەلادەکانیش لە ناو لیتەی مەستیدا پەنگ دەخۆنەوە و لەسەر گردۆڵکەکانیان پەتی بە پەتی کوشتنەوە چاویان ئەبڵەق بووە و ئەم دین و پەیام و ئیمانە ئەم تەوحید و بانگەنوێیان لێبووەتە پەڵە ئاگرێک بۆ گیانیان نایانەوێ ببێ دەیانەوێ وەک هەمیشە ژیان بۆ کوشتن و بڕین سیخناخ بێ لەوێ شەوان بارانی ڕژا و جمەی دێ و هەموو کون و قوش بنێک نزای بێنەواکانە پرچیدار خوورماکان لە ناو کڕێوەی سەرابدا پڕ بووە لە تەم و بتەکانیش پرخەیان دێت هەر بەو شەوە وەلیدەکان نەخشەی شکانی دەرگای ماڵی عەلی ئەکێشن ئەبوو لەهەب و ئۆم جەمیلەکان دوو کەڵ لە چاویان دێتە دەر هەر بەو شەوە نەزری کوڕی حارس و عوقبەی کوڕی ئەبی موعەیط و سەری کوفر ئەبوو جەهل وەلیدی کوڕی عوقبە و ئوم ئەنمار و شەیبە و عوتبە خەریکن هەر بەو شەوە نوکی شمشێرەکانیان جەهەر ڕێژ و تیژەکەن تا ئاسۆی چاو جەرگی خوێناوی گوڵاڵە سوورەکان لەو بیابانەدا بکەن بە دەریا و سومەییەکان یاسر و عەمارەکان بچەوسێنەوە و پەرچەمی ئیمان بچەمێن و پەت بکەنە ملی گیانی سپی ئەوان ئەیان ویست بۆ هەمیشە پەت لە گردنی مانگدا بێت مانگیش هەموو شەوێ لە دەوری هەسارەکانیدا پڕ بوو لە جریوە خائینەکان کەعبەیان پڕ کردبوو لە دار و بەرد و تەختەی کەڕ و کوێر
لە هەموو خۆرنشینێکدا بە خوێن و قوربانی بۆیان لەبەرقاپی بوون. هەموو ڕۆژێ ئەم سەرە گڵاوانە لەو نزمیەوە نەخشەیان بۆ هەزاران سوراقە دەکێشا و سەوریش بەو بەرزیەوە بوو تا مەزرۆی لیقای سانیەسنین بوو. ئای لە ئێشی جێهێشتنی تۆ و تا مەزرۆی گەیشتنت، ئاڵای خەباتی تۆ بۆ نەهێشتنی ئازاری چەوساوەکان بوو، بەڵام ئەوان گرگنەکان خەویان لە چاوا تۆرا بوو. بەهاتن و گەیشتنت بە کۆچ و دەنگی داوەکەت دەرزی برد، لەقبوو کۆشکی دارن نەدووە و دەنگی مردنیان لەوێ و لەو دوورەوە دنیا بیستی. لە ناو دڵی بەهاری تۆدا ئەوان خەزان و پاییز و هەڵوەرینی خۆیانیان بینی. لە ناو خانەی دادی تۆدا هەموو بیلالەکان لە بەهەشت بوون. ڕەنگی تۆیان گرت بوو وەک باغێک لە تابلۆ. لە هیجرەتا سەدیق بوو بە سێبەر و بەشارەتی هاتنی تۆ ناسینی تۆ گەیشت. زۆر سپاس. سەر هەردوو چاومان خوا بەخێر. ئازان و خۆشەویستانمان لەم تۆرە تایبەتەدا باز لە هونەر و ئەدەبی ئیسلامی دەکەین و باز لەو هۆنراوانە دەکەین بە کۆمەڵێک هۆنراوە و شعری زۆر جوان بە دەنگە زۆر خۆش و تایبەتەکەی مامۆستا ئەحسان حەسەن لەم تۆرەیەماندا بینەرمان وە لەگەڵماندا بمێنەوە بۆی کە چێژێکی ڕۆحی هەم بە خۆمان و هەم بە ئێوەی ئاز و خۆشەویست ببەخشین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا لە سەروبەندی هیجرەتی پێغەمبەردانی صلی الله علیه وسلم ئەم یادە لە دیدی شاعیران لە دیدی موسڵمانان نەبێت چۆن وێنەیەکی هەوێت؟ بەڵێ، بەناوی خوای بەخشەر و دڵاوە سپاس بۆ بەرنامەکەتان، بۆ ئێوەی بەڕێز. بەیانێکی جوانە و بەرنامەیەکی پڕ ئیحساسە کە قسە لەسەر کۆچ و ئەو یادەوەریە گرنگە بکەین کە چرخی ڕۆژگاری گۆڕی لە ئەنی مێژوویەکی تری دروست کرد و دنیایەکی تر و با بڵێین بۆنێکی تری بەخشی بە ژیان. ئەویش بەهاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و ئارامگرتن و وەستانی لەسەر ئەو پایە ئیمانیە جوانانەی کە خۆی بوونیای کردبوو. پێغەمبەری ئازیزی دڵان ینی بەرگەی هەموو ناڕەحەتی و بربەست و هەموو ئەو دژواریانەی گرکە وەک ڕەشەبایەک لە ڕووی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هەڵی کردبوو، ئیدی هەتا مردن و کوشتن و دیلکردن و چەوسانەوە و بێنان و ئاوکردن. بەڵام کە کار گەیشتە ئەوەی کە ئیدی نەتوانێ داوا و بانگەوازەکەی گەشە پێ بدات و ئەوان دەستیان بر بۆ ئەوەیش کە ئیدی ڕێگری لە زمان و دەربڕین و گەیاندنی پەیامەکەی بکەن. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕێگەی ئەوەی بە هاوڵە خۆشەویستەکانیدا بە چڵە نێرگزەکانی دەوری خۆیدا کە ئیدی ئەبێ بەجێ بهێڵن ئەو شوێنە. یعنی هەنگاوی یەکەم بۆ حەبەشە بوو کە لە خزم و لە هەندێک کەسایەتی و نزیکی خۆیەوە دەستی پێکرد. بەڵام هەنگاوی دووهام بۆ یەسریب لەوێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە چەوساوەکانی دەوری خۆی وت کە ئیدی ئەوان لە جێگەیەکی تر پشتگیریان دەکرێت و ئەوان بەرگریان لێکرێ و ئەوان ماڵ و حەیات و ژیانی خۆیان پێشکەشەکرێ. لەبەرەوە هەموو ئەم دیمەنانە پڕن لە ئیحساسی جوان، پڕن لە پاک و بێگردی. ئەو شەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وادەی بوو لەگەڵ ژمارەیەکی کەم لە ئەنسارەکان و بەتەنیا چوو لەگەڵیان قسەی کرد. ئەو کات ئیمامی عەباس کە وەکو دەڵێن کە ینی ئیمانیشی نەهێناوەیان باوەڕی لەو کاتیان هێنا، بەڵام لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ڕۆشت. گوێی لە جەلسەکەیان گرت بوو، لە مشتمڕ و لە قسەکان و ئەوانەیان.
ئیمامی عەباس ئەیویست پێیان بڵێ ئایا هاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ لای ئەوان ئەزانن ماناکەی چییە و ئەزانن بۆ چییە و ئەزانن بۆچی لە کەعبە دەردەکرێت و ناهێڵن گەشە بە داوەکەی بدرێ تێگەیاندن کە ئایا ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە پێغەمبەر دێ ئێوە گیانتان ماڵتان خوێن و ژیان و ئەوانەتان هەمووی ئەکەوێتە مەترسیەوە ئەزانن هاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ لای ئێوە ینی چی ینی ئیعلانکردنی جەنگێک کە ئیحتیمالەکە سەر و ماڵ و گیانتان ببێ بە قوربانی لەو پێناوەدا ئیدی ئەنسارەکان ئەیانویست ئەیانزانی کە عەباس چی ئەوێ لە ئەنسارەکان بۆیە وتیان بەڵێ باش تێگەین کە هاتنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بۆچی لەبەرەوە هەرچی قوربانیدان هەیە لە ژیانە کۆ بکرێتەوە و بەلایەک و ئەنسارەکان کە هەموو ژیانی خۆیان بەش کرد لەگەڵ هاوڵەکان و مهاجرەکان لەلایەک بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەتا دوان نەفەسی ژیانی خۆی وەفادار بوو لەگەڵ ئەنسارەکان هەروەکو لە جەنگی ئازادکردنی کەعبەدا هەندێک گلەی و مشت و مڕ و ئەوانەی ئەنسارەکان سعدی کوڕی عوبادە کە دروسە بێت و دەگەیەنرێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ چییە شتێک ئەبیستم دەربارەی ئەوەی کە ئەنسارەکان باسیەکەن ئەو بوو لە جێگەیە کۆیانەکاتەوە بە تەنها قسەیان لەگەڵاکە ئەڵێ وەڵڵاهی هەموو خەڵکی سەرزەوی بە شیوێکا بڕۆن و ئەنسارەکان بە شیوێکا من لەگەڵ ئەنسارەکان ئەڕۆم لەبەرەوە ینی هەروە ئاسان نییە ئەم گێڕانەوەیە ئەم باسکردنی ئەم دیمەنانە ینی بەڕاستیەکەی لە گۆزەی ڕوونی کامیاوی ئەو ئازیزانەدا هەر شتێک هەڵگۆزی هەمووی هەر جوانە هەمووی هەر شکاندنی تینوێتیە بە ئیحساسی ئێمە ئیدی لە هەر لایەکەوە لە هەر دیمەنێکەوە باسکردنی ئەو چڵەنێرگزانەی دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندە نەشئە بەخش و جوان بووە ئێمە لە ئەم دواتەمەنە کورتەدا لە هەر ڕێگەیەکەوە بۆیانەچین هەر پڕە لە جوانی هەر پڕە لە ئیحساس هەر پڕە لەوەی کە ئیلهامی جوانیان لێ وەربگرین لەبەرەوە کۆچ وەرچەرخانێک بوو و ژیانی گۆڕی و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە پشتگیریکردنی ئەنسارەکان توانی ئەم هەنگاوە گەورە و بڵندە هەڵبگرێت مامسا ڕاستی ئەمەمانەوێت ئەو دەرفەتی هەمانە زۆرتر بخۆزنەوە بۆ بەرهەمە هونەرەکان بەڕاستان چیترتان ئامادە کردوم پێشکەشون باسی لەو بەرهەمانە وەڵا شتیکەم حازرە بەڵێ ئەویش حەزەکەم بەردەوەی کە پێشکەشیکەم دقێکە تقریبان ساڵی 2008 بۆ 2009 لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێ و خۆشەویست و ئەوانە ینی هاتە پێشەوە بۆی کە سەفەرێکی حەج بکەین بۆ باسی یەکەم چون کە ئەگەر باسی نەکەم ینی مانا و چێژێکی تایبەت وەرناگرێت دەقەکە ئیدی ئەوە بوو تقریبان لێرە هەنگاومان هەڵگرت کۆمەڵێ لە کەسایەتی و خۆشەویست و بەڕێز کە لە خزمەتیان نابوونی کێک لەوانە مامۆستا مەلا ئیبراهیمی دەڵەمەڕی جێگەی بەهەشت بێ ئینشاءالله ئەو تقریبان چەند جارێک هەر هەنگاوی هەڵگرت بوو هەموو جار سوابەتی کرد لەگەڵمانایی و مادەم منتان لەگەڵایە ئەم سەفەرە ڕێک ناکەوێت ئیتر قەدەری خوا چەند تقریبان 8 ڕۆژێک لە تاران ماینەوە هەر ئەیانوت ئەمڕۆنا بەیانی و ئەوانە شتەکە چارەسەرە بێت و ئەڕۆین و بەڵامی تر ئەوە بوو وادەکە نزیک بوویەوە نەکرا و نەگونجا زۆر ناخۆش بوو تقریبان 20 کەسە بووین یعنی کە ئەو خەبەرەیان پێداین و کە ئەگەڕێینەوە یعنی ئیتر وەکو دیمەنێکی حەشر ناڕەحەتیە کە زۆر ناڕەحەت بووین زۆر ینی زۆر دڵتەنگ بووین ئێمە لێرە بە ئومێدی ئەوە ڕۆشت بووین و ئیحرام و ئەوانەمان تەرتیب کردبوو کە بڕۆین و بۆ ئەو سەفەرە پیرۆزە بەڵام قەدەری خوای گەورە ویستی خوای گەورەوە هابوو کە ئێمە نەچین و نەڕۆین لەبەرەوە هەر یەکێکمان لە سوچێکی حیاتی خۆیەوە یەک دنیا معانات و یەک دنیا گریان و زاری
هەڵگرتە بوو منیش یعنی بێبەش نەبووم لەوە گەڕاینەوە یعنی هەر شتێک لە سینەما نبوو لە ڕێگا لە ناو پاسەکەیە دقێک تقریبا سعات 1 و ئەوانە بوو هەمووی دۆشداما بوو بێدەنگ و ئەمانە نووسیم ئیتر بەیانی تقریبا هەستا بووین نزیک بە سنوور بووین وتم کاکەم شتێکم نووسیەوە بابی خوێنبووە ئارەوەڵا ئیتر هەموویان تامەزرۆی ئەوە بوون تامەزرۆی بە وشەیەک بوون کە تینوێتی ناخیان بشکێنەیە کە ئەوە لە ناو پاسەکەدا کە خوێندمەوە ئیتر هەر هەمووی دەستی کرد بە گریان خۆم یەکێک بووم یەکەم کەس بووم لەوانەیە کە ئیتر بەدڵشکاییەوە ئەم خوێندەوە ئەحساسێکی وای تێکەڵ بوو کە ئیتر دڵەکان زۆر ناسک بوو بوونەوە یعنی ئێمە ئەوەندە بە تامەزرۆییەوە ڕۆشت بووین کە ئیدی خۆڵمالی هەڵماڵی بوو بچینەوە مامۆستا ینی نایکەمە مجامە لە وەڵام دەنگی تۆ ئەدەی تۆ زۆر تایبەت ینی بۆ خی گەورە ئیشەڵا هەر لەو ڕێگەیە بتوانین بنووسین و لا نەدەین ئەگەر مۆڵەت هەبێ خوێنمەوە ئیحرامەکانمان هەڵەگرین تا یان لە مەرگا بیکەینە کفن یان لە ڕووی لیقای سوژدەیەکی تۆدا بیکەینە بەر بەم هەموو شارەدا لە سەفەرداین هەر یەکەمان ناڵەیەک لە ڕۆحیدا هەبوو ئەمان ویست بین لەوێ مانگ ببینین هەر یەکەمان لە شارێکەوە غوربەتی تەمەنێکمان هێنا بوو تا بمان تەکێنی لە گوناه و لە شەوێکی سەفەری ئەم عیشقەدا نوێژێکی ترمان فێرکەی خودا ئەزانی چەندە عاجز و دڵپڕ لە غەمین لە عاجزیماندا دڵی سەفەرمان قورس بووە پڕین لە هەناسەی تەزی و پڕپڕین لە بای هەڵوەریوی بن پێی درەختێکی عاجز ئای لە گەڕانەوەی ئەم کۆچەمان چەندە بریندارین ئای لە زامی ئەم عیشقەمان خودا گەرەکمان بوو بین بۆنی شار بە شاری پێغەمبەرەکەت بکەین ئێستا لە گەڕانەوەدا شکاوین دەستە و نەزەر بە شەودا دەگەڕینەوە ڕوومان نایە بینە حزور لە تەریقیدا دڵمان بووە بە ئاسنی سارد ئەگەر شیاوی لقای تۆ نەبووین بمان کوژە و مەمان گەڕێنەرەوە ئەگەر تاسقی دیداری تۆ نین ڕۆحمان هەڵوەرێنە تا پاک ئەبینەوە خودا ئاگات لە جانتای سەفەرەکانمانە بۆ بەستنی ئیحرام هاتبووین بە شەوی ئەم هەموو شارەدا بە بارانی ئەم هەموو ئاسمانەدا بێدەنگیمان کردبووە خەڵوەت و پەنجەرەی ئەوینی تۆمان کردبووەوە لەوێ تا ئێرە بە دەریای فرمێسکەکانمان و بە دوو دەستی دوعای نوێژەوە بەیانیان چاوەڕوانی سەفەر و ئێواران چاوەڕوانی مەرگ بووین لە هاتنەوەی ئەم کۆستەدا وا ئەزانین ئاگر لە سینەمان بەربووە بمان شۆ بە نووری ڕەحمەتت خودا پاکمان کەرەوە و ئیدی مەهێڵە تەپ و تۆزی گوناهمان لێ نیشێ لە پاشی ئەم ژانە ئیتر ئیحرامەکانمان هەڵەگرین تا یان لە مەرگا بیکەینە کفن یان لە ڕووی لیقای سوژدەیەکی تۆدا بیکەینە بەر ئەم دڵانە هاتبوون بە دەوری ماڵەکەی تۆدا عیشقی تۆ ببینن شەیتان بخەنە ژێر پێ و بە بەردی عیزەتی ئیسلام سەری شۆڕکەن ئێمە ئێستا تەعزیێبارین خودایە گیان ئەزانی چەندە پێغەمبەرەکەتمان خۆشەوێ لە ڕێداین ئامادەین خۆمان ئەکەینە خاکی ژێرپێی خۆزگە ئەچوینە ماڵەکەی و بە گریانی گەرومان سڵاوی تاسەی ئەم عیشقەمان پێگەیاند خۆزگا هەیبەتی عومەرمان ئەبینی کە تا ئێستەش جەستە لەرز ئەیگرێ لە تاو نوری ڕوخسار و بۆنی هەڵمەتی خودایە نەدهێشت ئەو بەهەشتە ببینین وەلێ لەم سەفەرەدا زیاتر خۆشمان ئەوەی مەمان کوژە هەتا ئەوینی باڵای بەقیع و هەیبەتی غاری سەدیق و شوێن پێی ماڵەکەی ئەرقەم و بۆنی شەونێژەکانی حەزرەت ئەبینین مەمان کوژە تا سنگەری شمشێرەکەی شێری خودا و سەیف الله و حەمزەی ئوحود شکێن و ئۆسامەی گەنجی چنگ بەدڕ ئەبینین هەر یەکەمان بە بۆنی عیبادەتێکە لاشەمان لە نوێژا و ڕۆحمان لە قونوتێکی حەجا بوو
هاتبوین خاکی مدینەی ئەنسار ماچ بکەین هاتبوین سڵاوی کوردەکانی سەلاح الدین بە مجاهیدەکانی بەدر و ئوحود و خەندەق بگێنین سڵاوێک بۆنی بەهشتی سەڵاوات و درود و دیداری تۆی لێبێ ئەی محەممەدی بێوێنە و ئەم بورکانی عەشقەت لە ناخە ڕواندوین ببینە لەناو ئەم مسافیرانەدا دڵانێک هەن وەک مامەستا مەلا محەممەدی دێکۆن لە تاو ئازاری ڕۆح شەوان ناڵەناڵی بوو بۆ بینینی بیت هەمومان بۆنی مەدینە مەستی کردبووین ئەم دڵانە بۆ دەوری ماڵەکەی تۆ لە کەعبە کۆبووبوونەوە ئەم دڵانە عاشقی تۆ بوون تینوێتیان لە ماندووبوونی هاجەر و ئاوی بنپێ ئیسماعیل نەشکا و گەڕانەوە ئیتر جارێکی تر ڕوومان نایە بینە حەزور تا ساڵێکی تر لە چاوەڕوانیدا بەم هەموو سڵاوەوە دەمێنینەوە و دەمرین و دەگرین دەمانەوێ عمرێکی ترمان پێ ببەخشیتەوە و ژیان لە سێبەری مزگەوتێکی تۆدا دەست پێ بکەینەوە خوایە گیان گریانی ئەم شیعرەم بۆ ئەوێ دانابوو بەڵام دەستمان لە قومی ڕازی جیلوەی تۆ گیر نەبوو ئەو هەموو وێنێک خەیاڵەمان جێهێڵا نەماندی نووری عەکسی نەبووەت نەماندی دەریای فرمێسک و ڕژانی ڕۆح نەماندی گوڵزاری ئەوینی باخچەی مەدینە و مەقامی ئیبراهیم نەماندی عەرەفە و مینا و مزدەلیفە هیچمان نەدی وەلێ جوانی تۆ ڕۆژ لە ڕۆژ لە ڕۆحمانە جیلوەکا و خۆشمان دەوێت ئەوسا سێرێکی سیرەی پێغەمبەری عەزیز ماوکەی صلی الله عليه وسلم یعنی ئەو پەڕی دەسەڵات ئەو پەڕی ژیانی خۆش ئەو پەڕی زۆر زۆر شتی دیکە کە خستیانە بەردەمی هەمووی ڕەت کردەوە تەنها لە پێناو ئەمووەتە ینی دواتریش ئەو هەموو ناڕەحەتی بینی چەندین نازام چەند کات بووە ئەوەندە کە کۆچی کردو بۆ مەدینە ئەو هەموو ناڕەحەتی لەو ڕێگایە لەو ئەوەیە تەنها بۆی کە ئێمە لە تاریکیدا نەمێنینەوە ینی ئەو پەیامە بۆ ئەو مودەتە نەبووە بۆ ئەوەی کە هەموو موسڵمانان هەموو ئومەتی پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم بڕۆ ڕووناکی بین و ئەو هەموو ناڕەحەتی چش بۆ ئێمە لە جەهەنەمان نەسووتین بەڕاستی تێڕوانی تۆ چییە مامۆستاگیان وەڵاهی بەنیسبەتی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێ ینی هەر ئەوە بەسە کە خوای گەورە ناوی هاوتای ناوی خۆی کردووە ینی لە هەموو چرکە ساتێکا لە ئەم سەرزەوێدا بەبێ ناوی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ گوزەر ناکە یەک هەناسە یەک نەفەس یەک ڕۆژ و ساعات و شەو و ڕۆژ لەبەرەوە گەورەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ینی لە هەر ڕوانگەیەکەوە باسی ئەەکەی هێشتا هەرکەمە لە خزمەتی ئەم دینەدا لە خزمەتی هاوڵەکانیدا بۆ بەرزڕاکردنی بەرنامەکەی ینی هەموو شەو نەخوونیەکی ئەچێشا ینی هەر لە دەستپێکی حیاتی خۆیەوە کە یەکەم سەرکەسات کە پەیامی ئیلاهی وەحی ئیلاهی بۆ دێ کە دێتەوە جەستەی لەرز گرتوێتی خەدیجە پێڵێ وەڵاهی خوای گەورە ئیشەڵا تۆ قەت ناومێد ناکا و سەرشۆڕ و ناکات لەبەرەوە تۆ سیری ڕەحم بەجێ هێنیت و باشی لەگەڵ دراوسێ و لەگەڵ خەڵک ئەمانە ینی ئەمە دەستپێکی ژیانێدی لەگەڵ هەموویە باش بووە لەو کاتە شاکەیانەوێ هەموو بربەستەکان و دەرگاکانیان لەداخستووە لە ماڵەکەی خۆیە بیانەوێ بیکوژن ینی ئامانەتی خەڵکی کافرەکانی لەلایە ئەوەنە باش بووە ئیدی لە هەر ڕێگەیەکی سیرەوە و ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەر کەسێک کە خوێند بێتیەوە یەک دنیا جوانی هەیە کە هەر وەسفێکی بکەی هەر هێشتا هەرکەمە لەبەرە ئەو کەسانی کە لە قوتابخانەکانی ئەدەبیە خوێندویانە لە هەمویان گەشتون بەلووتکە لە باسکردنی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە دەستیان بۆ قەڵەمێک بۆ دەربڕینێ بۆ ئیحساسێ بردووە ئەوەندە جوانی لە ئەودا هەیە ئەگەر ویستە بێتت ئاوازێک لە جوانی ئەو هەڵگۆزید یعنی بچووکی خۆت پێ گەورە کردووە لەبەرەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ خۆی نەژیا بوو بۆ ئەوە کە لە تەمەنێکی کورتا ئەویست سایە و سێبەری ئەم دینە ئەم پەیامە بۆ مرۆڤایەتی لەبەرەوە کۆتا پێغەمبەریش بوو درودی خوای لەسەر بێ ئەویست هەموو چەمکە جوانەکان بە پایان بگەێنێ و ئەوەی کە لە ڕابردووە پێغەمبەرانی تر سەلامی خۆیان لەسەر بێ کە
بەکەلێنێک مابوویەوە ئەم پڕی ئەکردەوە لەبەرەوە هیچ شتێک نەمابوو بەجێ نەهێڵێ بۆ ئومەتەکەی بۆ مرۆڤایەتی سەرزەوی بۆیە لە حەجی ماڵ ئاواییدا ئەڵێ من ئەگەر ساڵی ئایندە لەم شوێنەدا لەم جێگەیەدا بەدیداری ئێوە شاد نەبوومەوە ئەوە قورئان و سونەتی خۆمم بۆ بەجێ هێشتون لەبەرەوە ئێمە ئەگەر شوێن پێی سیرەت و سونەتی ئەو هەڵبگرین هیچ ناتەواوی و نەقص و درزێک بۆ ژیانمان و بۆ حیاتمان پێش نایە ئیدی هەموو چەمکەکانی ژیان کۆکەیتەوە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەلایەک یعنی هەموو کلێنەکانی پێپڕ ئەبێتەوە لەبەرەوە هەموو حیاتی خۆی تامەزرۆیی خۆی ژیانی خۆی بۆ ئێمە بوو وەسایە و وەسێبەری هەر بۆ ئێمە بوو بەسڵ هەوەسەگیان ئەگەر هیچ بەرەمێکی ترت مابێ شتێکی دیکە پێمان خۆشەوی دەڵی ئەگەر ئینا من ئەو دوو تێکستەم هەبوو بەڵام بیکەنە کۆتام مەحوی زۆر جوان شتێکی وتووە لەبارەی کۆچەوە ئەگەر هین بێت ئەو چەند دیێڕی مەحوی ئەخوێنینەوە لە خزمەتانە شەوی هیجرەت کە عادا زۆری هێنا مشتە خاکێ بوو پیا چەندن دەبەنگ و کوێر و کەڕمان ئەو لە عینانە لەناو ئەو گورگ و ورچ و سەگگە لە دەرچوو بئیزنیلا بە یاری غارەوە یاری لەباری ڕێلەبەریانە وەکو خورشید و مەه پێی سەریان لێ هەڵبڕی تا غار لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە بە یەک دوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە بەهەشتی داغڵی یەسریب دەبێت و با لە بۆ ئەنسار بە کوفارانی مەککە تا ئەبەد یاوەی لەمانەما ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە بە هیجرەت غیرەتی دینی مهاجیر خدمەتی ئەنسار لە قووە هاتە فیعل و بوو لە عالەمدا بەدەستانە لە فەیزی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون سبەی هەریەک بۆ بەدرێکی کامیل ئەو هیلالانە چه هیجرەت شەهدی وەسڵ ئارامی جانە بۆ هەوا خواهان چه هیجرەت بۆ عەدوو تەعذیبی ڕۆح و زەهری هیجرانە یخوا دەستخۆشەوە ساکان زۆر سپاس دەکەین خۆی گەورە پاداش باتەوە خامەد ڕەنگی بە ئینشاءڵڵا سپاس دەستخۆش بێ ئەخوا وەڵا ئازان و خۆشەویستان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن شاعیر و نووسەر